بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ سەرەسەر قەیرانی موچە بەردەوامی کێشەکانی نێوان هەرێم و ناوەند دەکەین لە ئێستادا گفتوگۆکان لەبارەی نەوت لەبارەی داهاتی ناوخۆ لە نێوان هەرێم و بەغداد بەردەوامە بەڵام تاکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە بەتایبەت لەسەر نەوت کە تاکو ئێستا ڕێکەوتنی کۆتایی نەکراوە باز لەوە دەکرێت وا بڕێرە سوودانی و مەسرۆر بارزانیش قسە بکەن لەسەر ئەم پرسە لەبارەی موچەوە نازانرێ ئایا ڕێکەوتنی کۆتایی دەکرێت لە ماوەی داهاتوو یاخودنا تاکو ئێستاش وادەی نردنی موچەی مانگی 5 دیاری نەکراوە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش هەبوو هیچ بڕیارێکیان لەسەر و پرسەنەدا و زیرەکانی پارتیش ئەمڕۆ بەشداری کۆبوونەوەکان کردبوو ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق و پسپۆڕی بواری ئابووری و دارایی قسەی لەسەر دەکەین مامۆستا بەخێر بێن سوپاسیان لە دەبوون دەکەین سپاس بۆ تۆ کاک حەیتم سپاس بۆ کەناڵی پەیام زۆر سپاس دەکەین سەرتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر دواکەوتنی موچە دوو مانگە موچە دواکەوتووە ئەم ساڵ بڵێنەوە لە کۆتایی مانگی شەشی موچەخۆران 4 موچیان وەرگرتووە دوای دینی سەر ڕێکەوتنەکەەوە کاریگەرە سەرەکی کە موچە دواکەوت خەڵک دوو مانگە موچەی وەرنەگرتووە بەڕێز بۆ چی دەگەڕێنەوە کارەکەی بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ تۆ کاک حەیتم سپاس بۆ کەناڵی پەیام لە ڕاستیە دواکەوتنی موچە خەتەباری ئەوەڵ و ئەخیر حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو دوو پارتە دەسەڵاتدارن و ئەو لێدوانە نابەرپرسانە کە بەرپرسانی هەرێم هەر جارێک وەزعێک ئەبینن بە تەحلیل و شیکردنەوەی کەسانێکەوە لە مستەوای ئەوانین وا تەسەورەکەن وەزعەکە لە خلالی شەو ڕۆژێک ئاگۆڕێ بۆیە هەڕە شەو هەنگاوی زۆر نابەرپرسانانێن بۆیە لە هەموو حاڵەتێکا دواکەوتنی موچە هۆکاری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دوو پارتە دەسەڵاتدارە لە هەمان کاتە شەرمەزاریەکی گەورەیە بە نێوچاوانی ئەو دەسەڵاتە سیاسیەوە کە ناتوانێ موچە بدا و خۆی ناوناوە حکوومەت هەموو جارێ قمار بە قوتی خەڵکەوەکە ئەم حکوومەتە ئەگەر تەسنیف بکرایە ئەگەر تەسنیف بکرایە و پۆلێن بکرایە چه حکوومەتێکە ئەبوایە ناو بنرایە حکوومەتی چەتەکان لەبەرەوەی ئەوەی ئەم کردوێتی بە فەرمانبەر هیچ دوژمنێک تا ئێستا بە مێژووی کورد ئاوای نەکردووە بە فەرمانبەر ئەوەندە کەرامەتی نەشکاندون لە کاتێکا باسی کەرامەت بۆ خەڵکەکەن ئەوەندە بێڕێزی نەکردووە بە خەڵک لە کاتێکا باسی ڕێزەکەن ئەوەندە بە یاسایی یاساشکێنی نەکراوە لە کاتێکا باسی سەروەری یاساکە نەبوونی موچە لە هەر وڵاتێکە واتە گەورەترین قەیرانی ئابووری واتە شکستێ و حکوومەتە واتە ئیفلاسبوونی مالی پێش ئیفلاسبوونی سیاسی کە ئەم حکوومەتە ئەبوایە دەستی لە یەخەی خەڵک بەربایە و ئەو بەرپرسانەی کە بە دەیان ملیارد دۆلار لە قوتی خەڵکیان زیوە وایە سەلوتی خۆیان ڕشکردایە و وڵاتیان بەجێ بێشتایە لە چەند ڕوانگە مایە پوچ بوون ئیفلاس بوون مایە پوچ لە ڕووی سیاسیەوە چونکە تا ئێستا ئەقلیمێکە ناتوانێت نەمامەڵە لەگەڵ دەوروبەر بکە نەمامەڵە لەگەڵ خۆی بکە هێزە سیاسیەکانی ناتوانن پەرلەمانێکدا بمەزرێنن بە تایبەتی ئەو هێزانەی کەوا بەناو براون کەواتە مەمایە پوچی سیاسیە بەڕاستی ناتوانێت مامەڵە لەگەڵ عێراقا بکە کە ئەمە بەشێکە لەو وڵاتە فیدراڵیە ناتوانێت مامەڵە بکە لەگەڵ دەوڵەتە ئەقلیمیەکانە هەر جارێ و کێشەیە کە دروستە بێ بۆ وڵاتێکی ئەقلیمی ئەمان بەشێکن لەو کێشەیە ناتوانن مامەڵەیەکی سیاسی تەندروست لەگەڵ وڵاتە زلێزەکانە بکەن هەمیشە نیگەرانی ئەو وڵاتانە ڕوبەڕووی هەرێمە بێتەوە لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە فشارەکانیان چڕ کردوتەوە بۆ ئەوەی گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستانە ئەوە ئیفلاسی سیاسیە لە هەموو ڕوانگەکانەوە ئیفلاسی مالی ئەوەیە حکوومەتێک ناوی حکوومەت بێ بە دەیان و بە سەدان جۆر باز و سەرانە لە خەڵکە سەنێ ناتوانێت موچەی مانگێک دابین بکە بە قەولی خۆشیان ئەڵێن خۆی ئەمە دەروەزەکردنین ئەگەر دەروەزەکردنیت ئەی ئەو هەموو پاڕانەوە و داوای وەفد و ڕێکەوتن و ئەوانە ئەوە دەروەزە نییە چییە لە مقابلا چیت هەیە لە ئیفلاسی ئەخلاقی ئەوەیە کەرامەت بە خەڵکەکەت بفرۆشیت بەڵام زەلیل و ڕسوایان کەی لەبەرەوەی لە ئێستادا بڕۆ بازار کەوتووە
فەرمانبەر بێ موچێ هیچ جۆرە ئیش و کار و کەسابەتێک لە ناو وڵاتەکە و لە ناو هەرێمەکان نەماوە بەهۆی سەرکەشی و سەرکێشی و ناتەندروستی مامەڵەی ئەمانە کە لە هەرێمی کوردستان. باشە بەس مامۆستا پێ هەڕەشانەی کە کردیان لەسەر و بنەمایە بوو کە بارودۆخەکە تێک بچێت ئەوە جاری یەکەمیان نییە مەسەن نەگەر ملاحەزە بکەی کاک حەکیم لە سەردەمی هاتنی داعش بەرپرسێکی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێک لەو 2000 دەسەڵاتدارە زۆر بە ئاشکرا و لەسەر کەناڵەکان وتی ئێمە ئێستا دراوسەیەکی تازەمان هەیە واتە ئامادەین مامەڵە لەگەڵ داعشا بکەین بەڵام مامەڵە لەگەڵ عێراقا نەکەین بۆ ئیستیفزازی عێراق لە کاتێکە عێراقیان وا سەیرە کرد مەسەن لە کاتی هاتنی داعشا هەموو مەسفای بێجیان هێنا دوایی بە فشارێکی زۆر هەموو ئەدەواتی مەسفای بێجیان گەڕاندەوە بۆ شوێنی خۆی ئەم وەزع سیاسی کە لەم ئاخرا ئەو جەنگەی کە لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و ئیسرائیللا دروست بوو بە قەنەعەتی خۆیان گۆڕانکاری هێز دروستە بێت لە منطقەکە بە حکمی ئەوەی کەوا کۆماری ئیسلامی بەشێکە لە شەڕەکە ئەوە بە لاوازی لە بابەتەکە دەرەچێت بۆیە کاریگەریە بێ بۆ هێزانەی کە لە عێراقا حاکمن ئەم تەحلیلەیشان دیسان بە هەڵاچون شەڕەکە هەرچەنە کۆتایی نەهاتووە بەڵام بەو شێوەیە نەبووکەوە سیستەمی سیاسی لە ئێران بگۆڕێ بۆیە دیسان کەوتنە هەڕەشە بەرمەبنای ئەوە چونکە گەر ملاحەزە بکەی هەموو هەڕەشەکانیان چەند ڕۆژێک پێش شەڕەکە بوو بە حساب و تەحلیلات و خوێندنەوەیان بۆ واقعەکە کە هەرگیز خوێندنەوەیان واقعی نەبووە قەنەعەتیان وابوو میزانی قواواتە باڵانسی هێز لە ناوچەکە ئاگۆڕێ و ئەوانەی دۆستی ئەمانن دێنە سەر خەت و پشگیری تەواویانەکەن بەڵام نە دۆستەکانیان فریاکەوتن و نە ئەوانەشی کەوا ڕکەبەریانن لێخۆشببوونیان بۆ کردوون بۆیە قەنەعەتم وایە لە ئێستادا ئەو 2000 دەسەڵاتدارە لە لاوازترین دۆخیان و لە ئیحراجترین دۆخیان لە بەرامبەر ناوخۆی خۆیان لە بەرامبەر دەوڵەتە ئەقلیمیەکان لە بەرامبەر دەوڵەتە زلهێزەکان ئێستا لە لاواسترین هەردوو هەم پارتی هەمێکەتی لاواسترین دۆخی سیاسیانە ئەگەر لاواز نەبوونایە ئەوە تەکلیفیان لە عێراق نەیە کە شاندێک بنێرێ بۆ ئەوەی دوایی بچنەوە بۆ بەغاچکە ئەوە شاندەکانیان ڕەوز کرابوو لە بەغدا ئەمجارە بۆ لە ماوەی پێشوو ئامادەنم پێشوازیان لێ بکەن ئەو دروست بوو هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەزانێکەوە تەیف سامی ئامادە نەبوو پێشوازی لەمان بکە بۆیە دوجار بە وەساتەیەکی جیهەتێکی دەولی وەفدێکی عێراقاتە هەرێمی کوردستان بۆی ڕووی ئەویان بێ دیسان بگەڕێنەوە بۆ بەغدا. باشە بەس ئەی ئێستا بەرپرسیارەتی عێراقیش کەم تەرخەم نییە مادەمەوە سەڵاتدارانی هێرێ من ئەوە مامەڵێکی خراپ لەگەڵ پرسی موچە خۆران دەکەین هێوانیش ڕێگەی تریان موچە ڕابگرن مامۆستا ڕێگەی دیکە بگرنە بەتاکید بەدڵنیاییەوە بەرپرسانی عێراقی نەکەم تەرخەمن زۆر نابەرپرسانە مامەڵەکەن لە ڕووە سزادانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و موچەخۆرانی هەرێمی کوردستان کارێکی ناخلاقیەکەن لەبری ئەوەی ئیجراعات لەگەڵ بەرپرسانی هەرێما بکەن لەبری ئەوەی دەرگای دادگایان لێ بگرن لەبری ئەوەی ئەموالی منقولە و غیر منقولە و سەفەریان لێ منعکەن وەفدەکانیان پێشوازیەکەن هەرچەنە ئەو پێشوازیەی کە ئەوانەیکەن لە ڕاستیە فەرقی ئاسمان و ڕێسمانی هەیە لە چاو جارانە بەڵام دوجار هەم سوودانی هەم حکوومەتی عێراقی لەبری ئەوەی ئیجراعات لەگەڵ حکوومەتی هەرێم و بەرپرسانی حکوومەتی هەرێما بکەن ئیجراعات لەگەڵ خەڵکی هاوڵاتی و موچەخۆراکەن بۆیە ئەمە کارێکی نابەرپرسانەیە کارێکە لە ڕووی مرۆڤایەتی و ناخلاقیانێ. باشە بەس ئەمڕۆ وەزیرەکانی پارتیش بەشدار بوون لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باز لەو دەکەم مەنگاوی پارتی وەکو نیازپاکیەکە بۆەوەی کە موچە بنێردرێ بەڕێز چۆنی دەخوێنیتەوە؟ وڵای کاک حەکیمەوە لە ساڵی 1970 کە خەڵک ئەگەڕایەوە ناویان نابوون نادیمەن ینی بە پەشیمانی گەڕاونەوە پێم وایە وەزیرەکانی پارتی بۆ پرسی موچەی موچەخۆران نەگەڕاونەوە بۆ پرسی موچە نەگەڕاونەوە لەبەرەوەی وەزیان زۆر خراپە سوودانی ئیجراعات بەنیازی ئیجراعات بوو کەوا بە وەکیل شوێنەکانیان پڕکاتەوە بۆیە بەپەلە چونکە هەرگیز بەرپرسانی ئەو دوو هێزە سیاسیە لەبەر موچەی هاوڵاتیان بایکۆتی حکوومەت و بایکۆتی ئەنجومەنی وەزیرانیان نەکردووە هەمیشە لەسەر پشکی خۆیان ئەو بایکۆتانیان کردووە ئەگینا مەسەلەی موچە ئەگەر بیانەوێ موچە بدرێ ئەوە ئەو ئیلتیزامانەی کە لە سەریانە کە بریتە لە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ
نەوت بە شەریکەی سۆمۆ قەراری محکەمەی اتحادی کە تەوتینە ئەبۆیە جێبەجێیان کردایە چەند مانگە قەراری محکەمەی اتحادی دەرچووە لە مانگی 2024 دەرچووە ئەوە ساڵێک زیاتر ئەکاتە ساڵێک و 8 مانگ باشە ئەو قەرارە دەرچووە بە ناوی هەژماری ئەو هەموو عەرقەلەیەکیان دروست کرد بە هەردووکیانەوە بە پارتی بە دەرەجەی ئەساسی و یەکێتی بە دەرەجەی دووەم کە لە دواییە عیبەی یەکێتی زۆر گەورەتر بوو لە پارتی چونکە پارتی هەر لە سەرەتاوەیوت هەژماری من بەڵام یەکێتی بۆ بانگەشە وت نەخێر سەرەتاوت هەژماری ئەو پاشان دوای پەشیمان بوویەوە و چووە سەر ڕێتمەکەی ئەوان بۆیە ئەگەر بیان وستایە موچە بدەن ئەبواە قەراری محکەمەی اتحادیان هەرەوە کاتە جێبەجێ بکردای بۆ ئەوەی ئێستا بە ناچاری جێبەجێ نەکەن کە یەکێکە لە شەرتەکانی حکوومەتی اتحادی لەسەر نەکراوە کۆتایی ناچووکانێکی پیان وا بوو تەوتین کۆتایی هات پێی بڕیاری دادگا ئەو هەژماری منە و سەری گرتووە ئێستش باز لەوە دەکەیت ڕاوداوای کە دەبێ ئایبانی موچەخۆرانیان بۆ بن ئایبانی موچەخۆران کە تەسلیم کەن یعنی موچەی موچەخۆران لە بەردەستی حکوومەتی اتحادیایە چەندێکە بۆ تەسلیمی ناکەن لە بەرەو خاڵب باشە بەس وەکو ئەو هەڕەشانێک کە کرا جێبەجێ نەکرا پەیوەندی بە چوچووکە هەندێک قسە شەبوو لەلایەن تەمان ئینفعالێکی زۆر بوو لە هەرێمی کوردستان ئەو هەڕەشانە و ڕەتفعلی عێراقیەکان و سوودانی زۆر لەمە خراپتر بوو بۆیە بووە هۆی بڕینی موچەخۆرە ئەی بۆ جێبەجێ نەکران چونکە لەبەرەوەی ئینسان کاتێک کە هەڕەشەیەکە ئەبێ عنسوری قووەی پێبێ عنسوری قووە لای هەرێمی کوردستان نییە هەرێمی کوردستان چ کارتێکی فشاری پێ تاوەکو ڕەشەی پێ بکە ئاخر نەوەوی هەیە ئاخر سوپایەکی منەظەمی هەیە ئاخر دەبابێتی 72 هەیە ئاخر ئابرامزی هەیە ئاخر ساروخی بالستی هەیە ئاخر درۆنی پێشکەوتوی هەیە ئاخر چی هەیە حکوومەتی هەرێم تاوەکو هەڕەشەی پێ بکە یعنی فارس کەلیمەیەکی هینێکیانەیە ئەڵێ سەنگی بزرگەنداشتن علامەتی نەزەدەنە ئەڵێ بەردی گەورە هەڵگرتن علامەتەوەی نایوەشێنی ئاخر بە چی هەڕەشەکەن من تێ ناگەم داوت بەدیلمانەیە سەوزیردارە لەو ماوەزی دارای هەرێم وتیمە خۆمان ڕاستی عێراق ئەم بەدیلە خەنجەرەکەی کابرایە کاک حەکیمات چەند ئەو قسەیە جوان نییە بۆ من لەسەر کەناڵێک بیکەم بەڵام خەنجەرەکەی کابرایە ئەم بەدیلەکەوە کووە ئەم بەدیلێ بۆ نەهات بۆ موچەخۆرانی هەرێم لە 2014ەوە ئێستا 2025 11 ساڵم کێشیان هەیە ئەم بەدیلە بۆ جێبەجێنەوە بڵێن لە داهاتی ناو خۆ ینی تەسەوور کاک حەکیم تەسەوور کە ئەم حکوومەتە 27 تریلیۆن دیناری موچەخۆرانی خواردووە لە 2014ەوە تا ئێستا لە 2015 تا 19 34 موچەی 34 موچەی بە پاشەکەوت داوە لە 2020 بۆ 21 دە موچەی هەر نەداوە لە 2015 تا 2020 16 موچەی هەر نەداوە دە موچە بە لێبڕین دراوە یعنی بە تێگڕا 11 تریلیۆنێک و 854 تریلیۆن بە تێگڕا حکوومەتی هەرێم 27 تریلیۆن دیناری فەرمانبەرانی خواردووە لە کاتێکە زیاد لەوە مەسەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران باز لەوە کە هەناردنکردنەوەی نەوت 25 میلیارد دلار زەرری داوە لە هەرێم واتە لە 2 ساڵە ئەی ئەو چەند ساڵە چیتان فرۆشتووە ئەگەر قیاسی 2 ساڵ بکەین لە 2009 بۆ 2025 کاتە چەند ساڵ ئەکاتە 16 ساڵ ئەگەر ساڵی با بڵێن لە 2 ساڵە 25 تریلیۆن ساڵی 5 میلیارد سێ بکەیت 11 5 میلیاری چەنەکە 11 4 میلیاری چەنەکە کە نەوتە و خوراوە و دیار نییە لە کاتێکە نەوتەکە ئامادە نین ڕادەستی حکوومەتی اتحادیکەن بۆ ئەوەی بفرۆشێ بە سعری دەولی سعری بازاڕەکانی جیهان کە لە ئێستادا بە 66 دلار فرۆشێ کە ناقسی 7 دلاری برنتیکە چکە نەوتی سەقیل بە 9 دلار کەمتر فرۆشێ نەوتی خەفی بە 5 دلار عادەتەن سۆمۆ معدلەکەی ئەڵێ 95 ئەکاتە 14 7 دلار کەمتر لە سعری برێن واتە نزیکەی 59 دلار ئەمانەی فرۆشن بە چەند کاک حەشیم بە نیوەی ئەو نرخە بە 33 دلار بەشێکشی بۆ کۆمپانیاکان بە نیوەی ئەو نرخە اینجا بەشێکشی بۆ کۆمپانیاکان جاری وا هەبووە بیرمە لە یەکێک لە ئیحسایاتە فرۆشتنی نەوت بەناقص هاتوۆتە بۆ هەرێمی کوردستان یعنی لە بریەوەی داهاتی بێتە دەست 76 میلیۆن دلار کرێی کۆمپانیاکانی داوە
ئەمە نەک حکوومەت نییە، ئەمە بۆ باشە شار بە دەریانکەن محکەمە بخرێنە قەفەسی دادگایەوە کە ئەم میلەتیان ئاوە چ کاتێک دەکرێت بە کێ دەکرێت ئەوە دوور نییە بەچی دەکرێت ئەوە زۆرمان ئەوەی کەوا تەمەنێکێ بێ زۆر حکوومەتی دی کە فرێدرانە زبڵدانی مێژووە، زۆر حکوومەتی دی لە منفا قبریان دەست نەکەوت، وڵاتەکەی خۆیان جێگەی مەتری ئەرزیتیانە بۆ بۆی زۆر کەسمان بینی ینی بە شێوەیەکی زۆر گوماناوی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئەمانە ئەو ڕۆژیان دێ بەسکەیە ئەو کاتەیەکەوە گەل بڕیارەدا دەتوانێت بڕیاریش بدە بە دڵنیاییوە باش، چونکە بڕیاری لەسەر بە قۆترین دەسەڵاتدا کە سەدام حوسێنە ئەتوانێت بڕیاریش لەسەر ئەمانە بدا. ینی تەسەور کە ئەو خەڵکەی لە کاتێکە کە شۆڕ شەکرا بە کۆمەڵە پێشمەرگەیەکی کەمەوە ڕوبەڕووی ئەو هێزە دیکتاتۆرە ملهوڕە بووبوونەوە پێم سەیرێ ئێستا بۆ ناتوانن. بەڵام خۆس ئەویان لەبەر چاو ئێستا مجار دەڵێن سوپاسی خۆراگریتان دەکەین، فەرمانبەرێک کە موچە لە باقەڵیان نەبێ کاک حەشیم، مناڵەکەی شیر نەبێ بۆی بکڕێ، مناڵەکانی توانای پێداویستیەکانیان نەبێ، خۆڕاگری چی لێ بکە کاک حەشیم جان؟ کەرامەت چی لێ بکە کە تۆ واو لێ کردووە کەرامەتی برینا دەکرێت؟ کاتێک کەسێک دەسەبا بۆ ماڵێکی حرام، دەسەبا بۆ دزی، خوا نەخواسە دەسەبا بۆ مەسئلەیەکی نائەخلاقی، ئەمە کەرامەت شکاندنەیانە. هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە پارەی پێ نییە، هۆکارەکەی ئەوەیە موچەی نییە. بۆیە هەموو ئەم کەرامەت شکاندنە حکوومەتی هەرێمە ئەو دوو پارتە دەسەڵاتدارە لێ بەرپرسیان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان. باشە، بینی سەر ئەو گفتوگویانی کە هەن ئێستا بەغدا بەراورد بە پێش بڵێن جەنگی ئیسرائیل و ئێران مەرجەکانی زیاتر بووە بۆ ڕێکەوتن؟ لە ڕاستیە هەر هەمان مەرجن، بەڵام نەبرەی سەقفی مەتاڵیبی بەرز بووەتەوە. مەسەن جاران ئەیانۆ دەبێت تەوتین بکەن قەراری مەحکەمەی ئیتیحادیە، ئەبێ داهاتی نەود ڕادەستکە، ئەبێ نەود ڕادەستکەن قەراری سۆمۆیە لە چوارچەوەی موازنایە، هەموو ئەمانە هەبوون. بەڵام لەبەر ئەوەی ئێستا سوودانی گەیشتەوە قەناعەتێک کە هەرێمی کوردستان جگە لە مماتەڵە هیچی تر ناکە، سوودانی قەناعەتێکی بۆ دروست بوو کە ئەتوانێ ئەو حەلی ئەم مشکلەیە بکات. تەمەن لە خولی ئێمە چەند جارێک هاتە لیژنەی مالی بۆ حەلی ئەم کێشەیە، قەناعەتێکی بۆ دروست بوو کە ئەوەگەر دەسەڵاتی هەبێ ئەتوانێ ئەم بابەتە حەلکە. بۆ محاولەی زۆریشی کرد، محاولەی زۆری کرد لە ماوەی ئەم 3 ساڵە بە هەموو شێوەیەک بە مخالفاتی قانونی پارێنە موچەیەنەر عساوە لەعەلە خۆی هاتە هەرێم باشترین علاقاتی لەگەڵ هەرێم دروست کرد بوو. بەڵام سوودانیش وەکو هەر حەوت ڕئیس وزەراکەی پێشوو گەیشتە و قەناعەتەی کە هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە ئامادەی ئەوە نییە کە ئەو داهاتەی لە دەستی ئایەتی ڕادەستی بکە. کاک حەکیم با خەڵکی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە، ئێمە لەگەڵ ئایەت عەلاویە کێشەی هەبووە حکوومەتی هەرێم، لەگەڵ جەعفەریا کێشەی هەبووە، لەگەڵ مالکییا دوو خول کێشەی هەبووە، لەگەڵ عادل عەبدولمەهدییا کێشەی هەبووە. تەسەورەکەی عادل عەبدولمەهدی ئەوانەی کەوا گوێیان لە دەنگمە و پەرلەمانتاری ئەو خولی 3 و 4 عادل عەبدولمەهدی ئەیوت فراکسیۆنەکانی یەک بینی ئەیوو بۆی حراجی ناو مکەونی شیعینم تەنها ڕۆژانە 10,000 بەرمیل لەوتم تەسیم کەن 10,000 بەرمیل لەوت، ئێستا داوای 280,000 بەرمیل لەوتیان لێەکەن وەساسزیشی ناکەن لەسەرەوە. و ئەبێ ئەوەی کە ئەمێنێتەوە بۆ ئیستیهلاکی مەحەلی ئێستا مناقەشەیە لەسەرەوەن ئایا حکوومەتی عێراق لە ڕێگەی گاز و بەنزین و نەوت دابین کا بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە سعری مەدعوم کاوەی لە عێراقا هەیە و خۆی هەمووی وەرگرێ. ئەمان ئەگەر ئەو قەزیان لە کاتی خۆیان حەل کردایە تووشی ئەم قەیرانە نەبووین، بۆیە ئەمانە بەرپرسی ئەوەڵ و ئەخیری ئەم قەیران. باش پس پێ دوایە ڕێکەوتنی کۆتایی بکرێتە دەڵێن لێک نزیکن، بەڵام وەکو بەڕێزدامان لەوەتی من هەم کاک حەکیم لەوەتی ئێمە هەین و خەڵکی کوردستان هەیە لە 2005 وڵێن نزیکین کاکە لە نزیکی واز بێنە وەرە سەر ئیتیفاق. لە هەموو ساڵێک ئەم حکوومەتە وعدەدا بە حکوومەتی عێراقی کە نەوت ڕادەسەکە لە ڕێگەی سۆمەوە داهات ئەوەیەکە کە ئەگاتە نیوەی پەشیمانە بێت. ئیتیفاقی 2012 واژوو کرا پاشگەز بوونەوە لێ، ئیتیفاقی 2015 واژوو کرا و پاشگەز بوونەوە لێ، ئیتیفاقی ساڵی بدایەتی 2023
بەحساب لەم وەزیری دارایی لە کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسیاوتی هیچ کێشەیەکمان نەماوە موچە بە بەردەوام لەم ساڵدا لە مانگی دوو لە مانگی ئایا هات یا ئەمان ئیلتیزامی خۆیان جێبەجێ ناکەن و هەمیشە باسی قەراری محکەمەی ئیتیحادیەکەن بەڵام کەیل بمکیالین ئەڵەن ئیلتیزامی حکوومەتی ئیتیحادیە وەیە کە موچە سەرفکات ڕاستە هەمومان ئەڵێن قەراری محکەمەی ئیتیحادیە وەیە کە بێ حکوومەتی ئیتیحادی موچە سەرفکات لە مقابلە حکوومەتی قەراری محکەمەی ئیتیحادی ئەڵێ بێ داهاتی ناوخۆش تەسلیم بکەن ئەبێ نەوتیشی تایە داهاتی ناوخۆشی تایە تەوتینیشی تایە میزانی مراجعەشی تایە ئەی ئەوانە بۆ جێبەجێ ئەی ئەوانە بۆ باس ناکەن لەبەرەوەی کاک حەکیم ئەم بەرپرسانەی هەرێم ئەیانەوێ دەم وڵاتە وێران بێ ئەیانەوێ ئەو خەڵکە دەربەدەر بێ ئەیانەوێ ئەو خەڵکە کەرامەتی لەکەدار بێ ئەیانەوێ بەر شێوەیە بێ ئەوان کۆمەڵێک کۆیلە و ماساوچیان بۆ بێنێتەوە باقیتری ئەم وڵاتە بەجێ بێڵێ یا بمرێ لە بەرسا ئێستا پێشبین دەکرێم کێشێ بەردا ینی چارەسەر بکرێت چونکە ئەم چارەسەری ڕاستەقینە چییە بۆ نمونە چارەسەری ڕاستەقینە کاک حەکیم ئەمان ئەگەر بیانەوێ حەلێکی ئەساسی هەیە غەیری و حەلە هیچی تر نییە ئێستا نەوتەکە ڕادەستکەن تەوتین بکەن داهاتی ناوخۆ ڕادەستکەن لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە و موازنە وەرگرن بەو شێوەیە کەوە وەزیرەکانیان لەوێ مسادقەی لەسەرەکە پەرلەمانتارەکان تەصدیقی قانونەکەکەن تا ئەو کاتەی لە چ فەقەرەیەک نیگەرانن بۆ نمونە ئەڵێن داهاتی ناوخۆی ئەمە نابێت تەسلیمەکەین بابێن قانونی ئیدارەی مالی بگۆڕن لۆبی دروستکەن یا ئیتیفاقی سیاسی لەگەڵ عێراقا بکەن بە چاودێری UN یاخود وڵایەتی ئەمریکا بابێن دەستبەرن بۆ ئەم قانونە کە کات خۆی کەنەدیەکان زۆر محاوەلەیان کردن قانونە بگۆڕێ بەڵام هەرێم ئامادە نەبوو هاوکاریان بکە بابێن مەسئلەی ئەو قانونی نەوت و غاز لە عێراقا دەربکرێ بە شێوەیەک ڕێگە بدا بە هەرێمی کوردستان نەوت بفرۆشی بابێن قانونی زەرایب دووبارە تعدیلاتی تیا بکەنەوە بۆ ئەوەی بتوانن هەرێمی کوردستان لە هەندێک زەریبا خۆی بتوانێت تەشیع بکە و زەریبەی جیاوازی هەبێ ئەمانە نەکەن لە ڕووی قانونیوە ئەم کێشە بەردەوامە بێ هەر کاتێ عێراق دۆخی بەهێز بووی و مەرج ئەسەپێنێ هەر کاتێ دۆخی لاواز بوو بە شێوەیەک لە شێوەکان مرۆ نەهێنێنێ کەواتە تا ئەم دوو حیزبە ئەمە خەیاڵیان بێ ئەم کێشەیە بەردەوام باشە بەس ئەگەر ڕاستە خۆ بدرێ پێشتر ئێوەش کاک حەکیم ئێمە ینی موچە و کاتە بە تاوەتی چارەسەر دەکرێت ئەگەرەوە مەلەفە ینی ئەم قەزیە کۆمەڵی قەزیە بوو کات خۆی لە لیژنەی مالی ئاماژەمان پێدا و ئیسارەمان کرد تەبەن لە 2014 ئەم کێشە هەبوو ئێمەش بیدایەتی 2014 بچوینە بەڵدا بیرمان لەوە کردو کە مەسئلەی موچە لە هەموو وڵاتێکە بێجگە موچەی هەندێ سێکتەری تایبەتی مەحەلی نەبێ ئەوانی تری مەرکەزین یعنی دەوڵەتە فیدراڵەکە سەرپەرشتی هەموو موچەخۆرانی وڵاتەکە پێشنیاری ئەوەمان کرد لە 2016 کە موچەی موچەخۆران بە ڕاستەوخۆ حکوم وەزارەتی دارایی عێراق سەرپەرشتی بکە لە 2019 کردمان بە فەقەرەیەک لە ناو قانونی موازنە فەقەرەکە تەسبیت بوو دەکەس خۆمان چوار کورد بووین کاک وشیار عەبدوڵڵا برای بەڕێزم کاک وشیار عەبدوڵڵا کاک جەمال کۆچەر کاک شیروان میرزا من بووم ئەو چوار کوردە دەنگمان لەسەردا شەش لە بە هەردوو پێگاتەکەی شیعە و سوننە دەنگیاندا بەم فەقەرەیە کە بڵێ با موچە حکوومەتی ئیتیحادی سەرپەرشتی بکە بە تایبەتی هەر محافەزەیەک کە ئامادە بێ داهاتەکانی تەسلیم بکە هەر ئەو ڕۆژە یەکێتی و پارتی لەو کاتا وەفدێکی حکوومەتی هەرێم لەوێ بوو بە سەرۆکایەتی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دنیایان هێنا یەک تاوەکو فەقەرەیان هەڵوەشان یعنی سەش ئەو کە بەرز پێشنیازتان کرد ئێستا شەرەوە چارەسەرە چارەسەری موچە ئەوەیە دەوڵەتی فیدراڵی سەرپەرشتی موچەخۆرانی وڵاتەکە بکە ئەو پێگەی هەرێم لاواز ناکە هیچ پێگەی هەرێم لاواز ناکە پێگەی هەرێم ئەمانە لاوازیان کردووە کە هەر ڕۆژی و مامەڵە لەگەڵ دەوڵەتێکاکەن دژی دەوڵەتی عێراق پێگەی هەرێم ئەمانە لاوازیان کرد کە داهاتی ناوخۆ دزن بۆ خانەوادەکانیان بەڵام نادرێت بە موچەخۆرانی ئەم وڵاتە یعنی ئەو داهاتەی لە هەرێمی کوردستانە بەدەزاتەوە کاک حەکیم بە دڵنیاییەوە بەشی موچەکە بەو هاوکاری عێراق بەس 6 مانگە ئەپارڕێن لە سوودانی کەوا موچەیان بۆ سەر بکە کە لێیانە پرسن بۆ موچە نادەن ئەڵێن موچە عایدی عێراق ئێ باشە ئەی تۆ چۆن حکوومەتێکی
ئەی تۆ بۆی دیعایەوەکەی نەوت سەلاحێتی تۆ ئەبێ بیفرۆشی بۆ زەریبەی دنیا داناوە لەسەرم خەڵکە وەختێ ناتوانانی موچەبەی حەقت نییە نەنەوت بفرۆشی نەزەریبە وەربگری. باش ئەی بە پیاسە ئیدارەی مالی بێ مەسەری مامەڵەکردن لەگەڵ داهاتی ناوخۆ چۆنە چونکە ئێستا عێراق بازڵۆکێ داوای بڕێکی دیاریکراو دەکات لە داهاتی ناوخۆ 150 ملیار دیناری مانگان ئەمان وەسیقەیەکیان مزەکەرەیەکیان ئیمزا کردووە کە داهاتی ناوخۆی مانگانیان 325 ملیار خۆ ڕەنگە زیاتریش بێ ئەوە مەسەلەن قسەیەوانم دڵنیابە لەوە زیاتر دڵنیابە لە قانونی ئیدارەی مالی مادەی 27 ئەڵێ يؤول يعني الرواد يؤول إلى حساب المحافظات. طبعا بس محافظاتك تحداي همو قانون يكاننا وحكومتي هريمكم بس محافظاتك على تؤول إلى خزينة إلى حساب المحافظات بنجا لصا بنجا من الإيرادات الآتية بما فيها محافظات الإقليم. على أم لصا بنجا شبو إيرادات بو محافظات إقليميش. بلام لآخر فقرك عليه ويستثنى ذلك الإيرادات الضريبية والرسوم الجمركية. حكومة العراق أم استثنائي إيش بينا كردوه عليه لصا بنجاي أم دهاتانا من بني 325 بس يحسب كردوه عليه 150 مليار تسلیمی عراقکان تام و چە و بوجە تام بۆ بنێن بەس بە پێی ئەوە بێ ڕێکارەگەر یاسەکە جێبەجێ بکرێت بێ هەمووی بچێتەوە باغدا اینجا بنێرێتەوە چۆنە ینی ئێمە نظامی کاک حەکیم ئێمە لە دەوڵەتێکی فیدراڵیان نظامی قەضاییمان لامەرکەزیە ینی هەرێم قەزای خۆی هەیە و بڕیارات و دادگای هەیە و سەرۆکی داواکاری گشتی هەموو ئەمانەی هەیە نظامی ئیداریمان لە حکوومەتی هەرێم چۆنێتی تەعینات و نەقڵ و هەموو ئەم شتانەی پەیوەندی ناو نێوان حکوومەت و وەزارەتەکان شتێکی لامەرکەزیە و عێراق بە هیچ شێوەیە تەدەخولی ناکە بە شێوەیەک لە شێوەکان نظامی سیاسی نظامی تەشریعیمان نظامێکی لامەرکەزیە وەتانە پەرلەمانمان هەیە و قەوانین دەرەکا و تەشریعات دەرەکا بەمەرجێ دژی دەستوری عێراقی نەبێت تەنیا نظامی مالیمان نظامێکی مرکزیە کاک حەشیم نظامی مالی لەبەرەوەی مرکزیە یەک خەزێنە هەیە لە عێراقا ئەوش خەزێنەی موحەدە قانونی ئیدارەی مالی باسی خەزێنەی موحەدەکە هەموو داهاتەکان تەمەن ئەمە هەڵەیە کاتی خۆی نوسخە کەنەدیەکەی قانونی ئیدارەی مالی باسی تعدودی خەزێنەیە کرد بەڵام ئەمان نەهاتنە پێش و گوێشیان پێ نەدا ڕئیسی معهەدی حوکەمەی کەنەدی کە ئێمە لەوێ بووین وتی تعارفمان کرد لە کەنەدا دوایش لە سلێمانی دوو کۆنگرەیەکمان کرد ئەویست ئەندام پەرلەمانەکان بزانێ هەموو پێکاتەکانی تایە کە بینی ئێمە خەڵکی هەرێمی کوردستانین باسی وەزیرەکانی هەرێمی کوردستانی کرد نامەوێ ناویان بێنم بەڵام گاڵتەیە هاو بەعقلی ئیداری و سیاسی وەزیرەکانی حکوومەتی هەرێم ئەیوت هەرچی پێشنیاریان بۆ ئەەکەی تێناگەن لێ ئەمە لەکوێ بوون دکتۆر بوو کرابوو بە وەزیری پلان بێشەهادە بوو کرابوو بە وەزیری قانونی بوو کرابوو بە وەزیری دارایی هەر یەکە اختصاصێک حکوومەتی عێراقیش محەممەد عەلی عەلاویان کردبوو بە وەزیری دارایی ڕاستە هەندێک خەلی لەسەر بوو ئوستادی ضیفە لە چوار زانکۆی عالەمی لە مەجالی ئابووری عادل عەبدولمەهدی وەزیری دارایی بوو فترەیەک لە لجنەی مالیاوتی 40 ساڵە لەو حەقلایی شەکەم عوبێد محەل قانونی دارایی مالی نووسی بوو 40 ساڵ لە وەزارەتی داراییە خزمەتی کردووە وەزیری دارایی ئێستا طەیف سامی لە محاسیبێکۆ بۆتە وەزیری دارایی هەر بە محاسیبی من بیر لە خولی سێ مدیر عامی دایرەی موازنە بوو لە خولی چوارە بوو بە وەکیلی وەزیری مالیە ئەوە لە خولی پێنجا بووەتە وەزیر یعنی وەختێ باسی اختصاصاتەکەی هیچیان کەمتر نین لە 20 ساڵ لە خیبرە لە وەزارەتە ئەوانەی هەرێمی کوردستان خیبریان لە چیا هەیە کاکاچی خیبریان لە چیدا هەیە وەڵا بەس لە دزی و گزیە تەزویری انتخابات دزی ماڵی خەڵک باش ئەی ئێستا دەبێت چارەسەر ینی بەکوێ دەگەین چارەسەر ئەوەیە مل بدا حکوومەتی هەرێم چی بکە نەوت ڕادەستکا بە کۆمپانیا سۆمە بۆی ئەو هەموو زەرەرە لە خۆشی و لە عێراقیش نەدا باشە 280,000 بەرمیل
تەوتینی موچە بک بۆی کە یەک جار تەوتین کرایتر موچەخۆر موچەکەی سابتەبێ عێراق ناتوانێت هینی بکە ئەگەر عێراق لە تەوتینیشان موچەی نەنات ئەو وەختەی تر قسەیەکی تر داهاتی ناوخۆی ژەبێ ئەوەی کە تەمان ئەوەی کە هەیە مەزە نەکراوە ئەبێ ئەوە ڕادەستکە غەیری ئەمە هیچ حەلێکی تری بەس ئەگەر ئێستا بۆ نمونە مەرجانە جێبەجێ بکەن نەوت ڕادەستۆمە بکەن داهاتی ناوخۆ تەسلیم بکەن ئەوەی کە بۆ پشکی هەرێمدانراوە ئێستا لە 2025 نزیکەی 20 تریلیۆنێکە بە موچە و خەرجی داموزگەکانی حکومەتی پرۆژەکان بەس ڕەنگە خۆ 15 تریلیۆنێکی بەدڵنیایەوە ئەوە دێ ئەو کاتەوە جێبەجێ دەبێت بۆ نمونە ینی موازنەیە و ئەوە وەزیرمانە بێت لە بەغدا و پەرلەمانتارمانەیە لە بەغدا و مشارەکەی سیاسیمانەیە بە شەڕی دەستوری بکەی کاک حەکیم ئەو کاتەوە مافەت هەیە جگە لە موچە پارەی پرۆژەشی بۆ بێت ئەمە کێشەی ئەقالیم و دەوڵەتی فیدراڵی ئەم کێشانەی هەیە هەموو وڵاتێکی فیدراڵی ئەم کێشەی هەیە مەسەن ئەمریکا ولايتي كاليفورنيا یەکێکە لە هەرە ولايەتە دەوڵەمەندەکان ئەڵێ من چۆن پارەی زەرایبی خۆم بەم بە ولايەتێک کە هیچی نییە بۆیە هەموو جارێ کێشەیە دروستە بێ لە کەنەدا ولايەت هەبوو داهاتی زۆر بەرز بوو داهاتەکەی بەشەکرا بۆ ولايەتێک داهاتەکەی زۆر نەزم بوو بۆی هەندێک جار کەڵکەڵەی ئەوە کەوتە مێشکیان کە جیابنەوە لەبەرەوەی موازنە لە کەنەدا موازنەی تەشارروکیە داهاتی خۆت بۆ خۆتە چەندێک پێویست بوو دەوڵەتە مەرکەزیەکەیدا بەمەرجێ زەرایب موحەدە لە هەموو وڵاتەکە زەرایب موحەدە و موچەخۆری شەر موحەد بوون مەسەن دەوڵەتەکە سەرپەرشتی هەموو موچەخۆرانێک کرد کە مەسافەی کەنەدا لەم سەر بۆ ئەو سەر بە تەیارە 6 ساعت باش ئێستا گەر ڕێکەوتن بکرێ نووسراوەکەی تەیف سامی هەڵدەوەشێتەوە کەوتی پشکتان تەواو بووە وەسا باسی دەستپێکردنەوەی لەم کەناڵە و لە کەناڵەکانی تری ژوتومە تەیف بەناو وەزیرە کاتی خۆشی سوودانی بۆ ئەوەی داناوە کە خۆی وەزیر بێ چۆن بەناو وەزیرە ینی ئەمری سەرف بەدەست سوودانیە ینی خەرجکردنی موچە هەموو جارێت چەندێک نەک سوودانی پێشتر کازمی بڕیارەکەیەدا پێشتری عادل عەبدولمەهدی بڕیارەکەیەدا پێشتری عادل عەبدولمەهدی عەبادی بڕیارەکەیەدا لە هیچ کاتێکا وەزیر بۆ موچەی هەرێم نیە ئەی بۆ موچەی هەرێم ئەی بۆ پارێزگەکانی کە جیاواز نیە جیاواز بۆ وەزیری دارایی سەر وەزیری دارایی هەرێم بۆ لە سەلاحیەتی وەزیری داراییدا نیە لە سەلاحیەتێتی بەس نەیەکرد چونکە التیزام مخالفەی قانونیە مخالفەی قانونیە بەبێ ڕادەستکردنی داهات موازنە وای نووسیوە بۆیە هەموو جارە ینی ئەم شایەدیە لە لیژنەی مالی محەممەد عەلی عەلاوی وەزیری دارایی پرسیاریان لێ کرد ئەو موچانە لەژێر ناوی چی یاسا و بەندێکی موازنە ئاینێری وتی تا ئێستا واژووی موچەی هەرێمم نەکردووە هەموو موچەکان کازمی ئاینێرە بە سەلاحەتی خۆی واژوویەکە ئینجا ئاینێرە سوودانیش بە هەمان شێوە تەیف هەموو جارێ عەلەقە لە دروستەکە سوودانی ئیمزایەکە باشە تەحملی مەسئولیەتی بەس ئەم جارە هەموو شەعەکان هاوڵوێز بوون ئەم جارە دوای ئەم ئەحداسەی ئەخیر سوودانی لە بەرامبەر ئیتالی تەنسیقیە پێی ڕاگەیاندون ئەوە هەرێمە پابەند نابێت ئەوانیش بە سوودانیان وتووە تۆش سەلاحیەتی ئەوە نییە موچە بنێت چکە ڕوبەڕووی دادگایەکەن و بە تایبەتی ئێستا نزیکە لە ئینتیخابات لیستی هەیە سوودانی لیستی هەیە و ئەگەر ئەوەی هەیە لیستێکی ژمارەی کورسی بە قوت بەدەستبێنێ بۆیە هەر مخالفێ بکە لەو مەجاالە دادگای لێگرن و نایڵان لیستەکەی سەرکەوتوو بەدەستبێن باشە چەند خورەکێکمان ماوە سەبارەت بنەوەتەوەی کە بەڕێز دەڵی ئێستا توێژ لە سەرەوەی بەزرەکەوتنی کۆتایی نەکراوە 280,000 بەرمیل سۆمبۆ بیفرۆشێ ئەبەوەی ناوخۆیەکە ئەو 120 یاخو 115,000 کە دەمێنێتەوە لە دەستی حکوومەتی هەرێمدا بێ باش یاخود عێراق دەستی عێراقدا بێت و بۆ مەسلەی سوتەمەنی و پێداوی متمانەمان بە هەرێمی کوردستان نییە مشکلەکە لەوەیە کەس متمانەی بە هەرێمی کوردستان نییە ناوڵاتیەکانی خۆی نە عێراق متمانەیان بە هەرێمی کوردستان ئەگەر هەرێمی کوردستان هەرێمێکی شەفاف وایە بمانزانێ ئەو نەوتە چۆن ئەفرۆشێ بۆ پارەکەی چیلەکە ئەمود ئەو نەوتە ئەبێت لە دەستی هەرێمی کوردستانە بێت بەڵام لەبەرەوەی هەرێمێکی ئەمین نییە
هەرێمێکی با بڵێن گەندەڵە، هەرێمێکی ناشەفافە، حکوومەتێکی فاشیلە. بۆیە ئەو نەوتە چەندێک دەرەهێنێت لە دەستی حکوومەتی عێراق بێ بۆ ئەوەی بنزین و گاز و نەوت و هەمووانە بە سیاری مەدعوم بوو عێراق چکەستش بە عێراقیان و تۆ بوو ناو خۆ بەکاردێک کە چاوڵاتی لێی سودمەند نییە نەخێری دەنە کۆمپانیەکان بۆ کۆمپانیەکانی حیزب بێ کاک، یعنی کۆمپانیەکان خۆ زۆر زۆر وازەحە، شەریکاتی پاڵاوگەکان حیزبن بە شەراکەت، نەقلی بۆری هەر شەریکە کۆمپانیەکانیان، هەموو شتێک حیزب ئیدارەیەت، هەموو شتێک حیزب شەریکەتەیە. تەنیا ئەوە ماوە تۆ پەرەمێز فرۆشەکانی بازار ئەم حکوومەت و ئەم دوو حیزبە بن بە شەریکە، نایەڵەوانش کاس پێ بکەن ماوەیەکی. باشە بەس بەڕێز مەسەلەن 4 ساڵی ڕابردووش کە پەرلەمانتارنەوەی بەردەوام لەسەر موچە لەسەر داهات قسەت کردووە، ئەوش لە پێناوی چیدا بوو یاخود ئەو کێشەی تۆ مەسەلەن مامۆستا لەسەگەڵ دەسەڵاتداران چییە؟ بۆ نمونە لە کەناڵەکان لە کەناڵێکی تر پرسیاریان لێ کردمەوە کە گلەیتان زۆر لەسەر ئێوە محامی عێراق بوون، چەند ساڵ 7 ساڵ لە بەغا بووی، هەمیشە باسی عێراق کردووە و دیفاع لەوە کردووە کە عێراق ئەوە حەق بە عێراقە، لە کاتێکە عێراق شامی شەریف نیە، وتم بەڵێ عێراق غەرقە لە گەندەڵیە، عێراق غەرقە لە فەسادە، عێراق غەرقە لە محەسەسەی حیزبیە، عێراق غەرقە لە تایفیە، هەموو ئەمانە هەیە. بەس عێراق موچە خۆرانی خۆی یەک ڕۆژ دوانەخستووە. عێراق کە پەرلەمانەکەی هەڵەبژێرێ دوای مانگێک بەپێی دەستوورەکە دانیشتنی یەکەمە کاو سوێنەخوا، دوای مانگێکی تر حکوومەتەکەی تەشکیلەکە بە هەر شێوەیەک بێ، وەزیرێکی گەندەڵیەکە بە هەر شێوەیەک بێ دێنێتە پەرلەمانەکەی، دەستگایەکی ناوی دەستگای نەزا هەیە لێپرسینەوە لە وەزیر و لە مدیر و لە گزیر و لە دار و بەردەکە. بۆیە من محامی خەڵکی کوردستانم. ئەی کێشە چی لەگەڵ دەسەڵاتدارانی هەیە؟ لەبەرەوەی عادەتەن کابیتە محامی کەسێکە بێ دیفاعی لێ بکەین، من محامی خەڵکم، دەسەڵاتداران حەقیان خواردوون، بۆیە من ڕوبەڕووی ئەم دەسەڵاتدارانە لەوەتی هەم ئاوا ساومەتۆ شەرەکە کۆتایی هاتووە لەوانەیە هینێکم چی پێڵەن ئەڵێ خەسن لە المعركة وەلەم نەخسر الحرب، جەنگێکم دۆڕانووە بەڵام شەڕەکەم هەرماوە لەگەڵ شەڕەکەم باشە ماسەی کاتمەنەوە بەس سەبات بۆی کە پێشبین دەکەی ئێستا بەغدادیش مەرجەکانی زیاد کردووە ڕێکەوتنێک بکرێت تا هەڵبژاردن مەسەلەی موچە بەلایەکدا بکەوێت ئەبێ موچە بنێرێ عێراق، چونکە وەزعەکە لەوە زیاتر تەحمل ناکە و قەناعەتم وایە جیهاتی ئەقلیمی و دەولی تەدەخولەکەن و هەرێمیش فشاری زۆری لەسەرە کە ڕازی بێ بە مەرجەکانی عێراق. تا ڕادێک سازش دەکەن پێ ئەبێت تەسلیم بن، دەبێت تەسلیم بن، ئەبێت تەسلیم مەجالی تیان نییە هیچ مەجالێکی تیان نیە. باش بەس دادگای فیدراڵی ئێستا دەست بە کۆبوونەوەکانی دەکاتەوە، پێچێ فەرمانێکی کاتی دەرکەن بۆ نووسراوە یاخود لە ڕێگەی دیکەش ئەگەر هەرێم پابند بێ پێویست بە و فەرمانەش نەکات، ڕەنگەوە لەم حاڵەتا جارێ زەحمەت بێت، چونکە سەرۆکی دادگا جارێ تازە هەڵبژێراوە و ڕەنگە نەیەوێ بکەوێتەوە مەحمەحەیەوە، چونکە سەرۆکی دادگای پێشوویش لە یەکێک لە کەناڵەکانتم تەوەقوع ناکەم ئەو بڕیارە وەلاییە دەرکا جارێ، چونکە دادگای فیدراڵی کاک حەکیم سەیری وەزعی سیاسیەکە عادەت وەزع سیاسیەکە ئێستا بەو شێوەیەکەوە جارێ ئەمری وەلایی دەرنەکە، چونکە هەرێم پابند نەبووە، هەر ئەمرێکیش دەرکە لە مقابل ئاڵە موچە سەرف کە بەغدا هەرێم تۆ پابند ببە، ینی هەردوو لای تیا دەبێ گەر شتێک دەرکات، هەمیشە دادگای باڵا دائیمەن مراعاتی دۆخی سیاسیەکە. باشە بەس ئێستا دەست بەکار دەبێتەوە دادگا کێشێکە بوو لە بینی ئەنجومەنی دادوەری دروستە کرد، چونکە لە مانگی 11 هەڵبژاردن بکرێ بەبێ تەصدیقی دادگای فیدراڵی پەرلەمان نەیەتوانی کۆ بێتەوە. سپاس دەکەین ماوە حاجی ڕەشید مادومان کرد، سپاس بەدەبوون دەکەین، سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس باوکاران، خواتان لەگەڵ.